ژمارەیەک کاندیدی لیستی 147 کۆمەڵی دادگەری لە بازنەی هەڵەبجە سەردانی ناو بازاری قەزای خورماڵیان کردو لە نزیکەوە بە هاوڵاتیان و چین و توێژەکانیان ڕاگەیاند متمانەی خۆیان بە لیست و کاندیدەکانیان ببەخشن. داوا دەنگی شاچۆنە کەرمێ داوا متمانە شاچۆنە کەرمێ ئومید کەرمێ ئینشاءڵڵا دەنگ و متمانە و ئایشە بەهێزی بوو پێ ئێمە دەنگێ دلێر بوو کە ئێمە تاومی دیفاع جەمافەکاشا کەرمێ ئینشاءڵڵا ئێمە دڵنیای بێ دێچانێ کە دژ و زوڵم و ستەمی مردمێ هەر یاگیانە بوو بەتایبەت لێ پەرلەمانینە وانەی کە گرنگە ئێمە بە هەواڵاکە ئیسلامیە پارێزنمێ دڵنیای بێ کە دیفاع بەها بەرزەکە خێزان و کوردی کەرمێ بەها بەرزەکە کۆمەلگە و کوردی کەرمێ دڵنیای بێ دێچانە کە ئینشاءڵڵا مافەکاتە پارێزنمێ جەنگسەر و مافەکاتە کەرمێ. هاوڵاتیانی قەزای خورماڵ دەڵێن پێشووتر نوێنەرانی کۆماڵ خاوەن بەڵێنی خۆیان بوون لە پەرلەمان و حکوومەت و هیواخوازن بچنە پەرلەمان بۆ داکۆکی لە مافی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی. نوێنەرەکان لە ئاستی متمانەی ئەو هاوڵاتیانە بن کە دەنگیان پێدەن هیوادارم پێشتر چۆن داکۆکیان لە مافی خەڵک کردو ئێستاشان لەسەر ئەو منهجە بەردەوام بن هیوادارم ئەوەی کە کردویانە زیاتر بێ کەمتر نەبێ. من بە قەنەعاتم وایە خۆ من وەکو ئەوی بڵێ هیچ لایەنێک نیم بەڵام قەنەعاتم وایە تۆ مادەم هەر دەنگەیەی باشە ئەوەی کە نوێژ و ڕۆژووی قایمە یان ئیمانی بەخوا هەیە ئەبێ دەنگەی بە کەسێک ئەم شایەتی بە حەقی بێ بۆ کەسێک کە بزانانی ئەم کەسە ڕوو لە خوایە بەڕاستی یعنی ماقول نییە کابرا لە هەموو ڕوویەک و لە ڕووی دین و ئیتیزامی هەیە حەج و عەمرە بگرە زەکات و سەرف کۆمەڵە شتەیە بەڵام دەنگەیە بە کەسێک بەلایەنێک سوور ئەزانێ محارمەی زۆر جاگە بۆی بکرێ محارمەی خواشەکات زدی بەرنامەکەیە هیچ ئیمانێکی بەوە نییە کەوا ئەم کەسە لە پەرلەمانە بتوانێ هیچ نادیفاعی لە ئیسلام بکات لە کەلیمێکی لا ئیلاهە ئیلەڵڵاه بکات. من ناوانی کۆمەڵی دادگەری بەڕاستی خۆم نازانم کێ بەخوا تام دەقەیە بەڵام هەر چۆنێک بێت ئەوان دیفاع لێەکەن لە دینت لە شەرەفت لە ناموست و هیوادارم سەرکەون. پەرلەمانتارێکی پێشووی پەرلەمانی کوردستان کە جارێکی تر خۆی کاندید کردوتەوە بۆ پەرلەمان دەڵێت جێگەی شانازیە لە پێشووتردا شەڕمان لەسەر ماف و قوت و پاراستنی ئەخلاقی خێزان لە هەرێمی کوردستان کردووە و خەڵک متمانە بە نوێنەرانی کۆمەڵ ببەخشێت تا بتوانن لەو سەنگەرە بەردەوام بن. پشتیوان بەخوای گەورە لە ڕابردوو چۆن داکۆکیکاریان بووین لە داهاتوو زیاتر و بە تایبەت مامۆستا عەباس سەرۆکی لیستەکەمانە لە سنووری بازنەی سلێمانی وەدادە ڕازان کاندیدی هەڵەبجە وەدادە ڕازان کاندیدێکی بەهێزمانە لە سنووری هەورامان پشتیوان بەخوای گەورە نمونەی پەرلەمانتاری دڵسۆز و بە ئاگا و وشیار و نوێنەری خەڵکە بن لە داهاتووە. کۆمەڵی دادگەری 59 کەسی بیۆر و ڕازگوی کاندید کردووە و پشتیوان بەخوا و خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕوانی دەکات بە متمانەی خەڵکی موسڵمان زۆربەیان بچنە پەرلەمان و ئەوێ بکەنە سەنگەری شەڕکردنی خواست و ماف و جێبەجێکردنی داواکاریەکانی خەڵک بەگشتی و پارێزگای هەڵەبجە بە تایبەتی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام قەزای خورماڵ.